بە مەبەستی گرنگیدانی زیاتر با کاری ڕێکخراوەیی و جەماوەری لە شاری سلێمانی مەکتەبی ڕێکخراوە پیشەیەکانی کۆمەڵی دادگەری کوردستان پانێڵێکی بۆ ڕێکخراوەکان ساز کرد. مەبەست لەم پانێڵەش هاندان و کارکردنی زیاترە لە بواری کاری ڕێکخراوەیی و کرانەوەی زیاتری کاری ڕێکخراوەکانە بۆی بتوانن پیشەیانەتر لە نێو هاوڵاتیاندا کار بکەن. دێرە ڕێکخراو ئەرکی مهامێکی زۆر گەورەتری هەیە لە حیزب بە تایبەتی ئەم ڕێکخراوە پیشەیانەکە لە بۆ مەجای اختصاصاتی خۆیان کار دەکەن هەر کاتێ پرۆژەکانیان لە خزمەتی ئەو چینەی خۆیان و لە خزمەتی کۆمەلگای بوو بەگشتی بن بە ڕێکخراوی هەموو کۆمەلگا نەک ڕێکخراوی حیزب تەنها دەستێکی هاوکاری و یارمەتی دەرە و لە پشتەوە هاوکاریانە بێ بۆ ئەم ڕێکخراوانە تا پرۆژەی باشتر و خزمەتی باشتر بەو چین و توێژانیان بکەن ئەگینا ئەو ڕێکخراو خۆیەتی کە لە خزمەتی هاوپیشەکانی خۆیەتی و بتوانێت جەخت بکاتەوە زەخت دروستکە لە ناو حیزبەکانە لە دەسەڵات کە دەستەبەری مافی ئەم هاوپیشەکانی خۆی بکە و نوێنەرانی خۆی بکە لە سەرجەمدام و دەستگا و شوێنەکاندا. ئەو ڕێکخراوانەی سەر بە کۆمەڵی دادگەرین دەڵێن لە ماوەی ڕابردووشدا کاریان بۆ سەرجەم چین و توێژەکان کردووە بەبێ جیاوازی و بازنەی کاری ڕێکخراوەیان سنووردار نەبووە ئامانجیشانە بۆ ئایندە فراوانتر و گشتگیرتر کار بکەن. هەڵبەتە جەنابتان دەزانن کاری ڕێکخراوی زۆر گرنگە لە ناو کۆمەلگادا ڕێکخراو شەریحە و چین و توێژێکی زیندوو لە ناو کۆمەلگادا ئێمە شۆک و ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان هەمیشە هەوڵ و مەهاممان ئەوە بووە کە خزمەت بە تەندروستکاران بە شێوەیەکی گشتی بکەین ببینە چەترێک بۆ تەواوی کارمەندانی تەندروستی لە ناوەندە تەندروستیەکاندا بە مەڵبەند و بنکە و نەخۆشخانەکانەوە بۆی ئێمە بم لە مونتەڵەقەوە ئەمڕۆ بەشدای ئەم پانێڵەیەمان کرد بۆ ئەوەی کاری داهاتوی ڕێکخراوەکان بە شێوازێکی ئەکادمی بە شێوازێکی جواندا بڕێژینەوە کۆمەڵێ خاڵی لاوازی ڕابردوو دەستنیشان کرا چارەسەریان بکەین و کۆمەڵ خاڵی بەهێز دەستنیشان کراوە کە لە داهاتوودا کاری زیاتری و جدیتری لەسەر بکەین بەو ئومێدیە کە لە داهاتوو ڕۆشن چۆمڵێ فراوانتر و جوانتر و ڕۆشنگەرتر کار لە کاری ڕێکخراوی بکەین و خزمەت چینی تەندروستکارانی کوردستان بکەین. کۆمەڵی دادگەری کوردستان لە دوای کۆنگرەی چوارەمەوە با بەرنمەیەکی تۆکمەتر لە جاران هەنگاو دەنێت بە تایبەت لە بواری کاری ڕێکخراوەیی بە تەواوی دەستکراوی کردوون بۆ فراوانکردنی تۆڕی پەیوەندیەکانیان و پیشەیانە کارکردن لە سەرجەم بوارەکاندا. ڕامیا عوسمان کەناڵی پەیام سلێمانی.